بەزاتی خوا لەگەڵ هەرجی هەتێبم والله خودە پیسە بە چاومەوە هەر هیچ نییە بە تۆتیا بێ خەڵق ڕەفیقی من سابتە وانە خەڵات چواران و لەسەر لا ئەڕوا و ناڵن نەوەڵا ئەو کوتن و زۆر چاکر ئەی تۆ چی دەوێ سەر خەڕ بەم بەیاری هاتی هەلا من ئیش و چیتە ئیش و چییە بە قوربانێ وەڵڵای هاتم لێرە و بینیمی زۆر جوان داریشتەوەی جا جوان داریش خۆ بدا من دز نیم و خۆ پیا و خراپ نیم من نەوەڵڵا دوول لە تۆ چێکە لێرە من بەیاریان زوویان بەشی خۆم پاکەمەوە لە شارەوانی تۆ ئەرە وەڵا لە شارەوانیم تقریبا 23 ساڵە لە شارەوانیم براکە وەڵڵای غەڵەتم نییە شکۆر لەخوا بە دز نیم بأخلاق نیم ناموس پاکم والله نێژی خۆمەکەم جاریوان مەتارە ئاوم بەو دارانە و دانا نێژی خۆمەکەم بەیانە ساعت چەندیت؟ وەڵڵا بەیانە ساعات نازانم بدەوری وەڵڵا حەوت زیاتریەم زیاتریەم ئەرە وەڵا زوویەم هەر نێژی بەیانیم کردیەمە یەمەستەرەوە چۆش و عایدی تۆی لێرە؟ وەڵڵا کاکە لەو کامێرەوە لەکن سیارەکەی تۆ حتا چێتە دەرگاکەی ئەو لای ئیباخەکەی کاتیلانە کوێی پێ ئەرە کافیلان تا عایدی منە ئەیتی وەڵڵی کاکە بڵێم چی ئەوە دانیش گوزەرانە چۆنە؟ گوزەرانی چی کە بە 3 مانگ ماوشە گوزەران چییە؟ گوزەرانی چی؟ ئەی بژێوی ترێ نییە؟ زەوی چی؟ یعنی بژێوی ترێ نییە بە شەیتر پارە پێیا پێی بێزگە لە بکارە؟ وەڵڵی کاکە تۆسۆزە چوم لەو سەجادەیە تۆسۆزە هێنمە کرد کرێنت مەفرۆ نایانێژەکە گرتمیان و پاران لێ سەنگ و پارەکەشان بۆ ناردمەوە ئەچی گوتیان نەچی ئێستا بازێ ڕۆژە چم بە دزیە و سێ چوارێکە فرۆشمەوە هەڵێمە ڕۆمەوە چێ لیسەنی؟ حکومەت ناڕێ ئاشایست ناڵن؟ نەوەڵا ئەو کوتن و زۆر چاکر حاجی بۆ نمونە ئیشوکار سەخت نییە لێرە ناخۆش نییە لە بەشاخی گۆشەیە؟ هەتا بڵێ ئێرە خۆشە کەس قڕەقڕ بەسەرا ناکە ناوشن و ژاڵ نییە ناو خەڵک و خەرەباڵغ نییە خەڵک بڵێ ئەوە پیسە بەس هینێکە مراقی بێگەیشتە کەس نایە مراقی بێ باش ئەم ناوە خەڵک بە پاشی ڕایەگرێ؟ نەوەڵڵا ئەوەی کە خەڵقیە با نەیڕێ قسە با قسە بە عەمەل نایە نەوەڵڵا هەریە ڕێژووە ڕۆنەوە ئەبێ بە ئێمە کۆیان وەکەم چی بە خەڵک کەڵێیت؟ وەڵڵا هیچ بە خەڵک نانم خوا چاری ئەم خەڵکە بکە خوا چاری بکە یعنی پێیان ناڵی پاک و شاوینی ڕابگرن؟ ناوێرم دێمەیەن بابە نەوەڵڵا بە کەس نانم ئێستا عیبە چی ئەوە؟ وەڵڵا عیبی ئەوەیە چ لەڕێ کابرا فەقیرە وەڵێ یانی ئێستا بە نمونە ئێستا تۆ ڕەنگە بە هیچم نەزانی نەوەڵڵا تۆ مامی گەورەی ئێمەی من دەسێ ماشەکەم بەزاتی خوا لەگەڵ هەرجی هەتێبم والله خودە پیسە بە چاومەوە هەر هیچ نییە ئەوە نە بە ئاشکرای بە هەموو عالەم بزانێ حەقی خۆم نام یەکجێن بەسەر کەسەوە بڕوە بەتاشیت بە چاکویت ماماجی ڕاستە قسەی جەنابتە بۆ من سوڵ لێراتانیتم من 23 ساڵە لەگەڵ حکومەتە 23 ساڵ حقیقەتم بۆ هەر دایرە قیمەتی قۆنەرەیەکم نییە نادوول لە تۆ وەڵڵا نزیک یەکشم پێ بڵێ لە زستان و کاتی بەفر و سەرمایە چیەکەن هەر لێرن بەیانیان؟ ئاجا بەفر و سەرما خۆشە بۆ من حەزم بەفر و سەرمایەتە یعنی حەز لە هاوین نییە؟ حەزم حەد لە هاوین نییە حەزەکەم لە بەفر و سەرمایە بم بۆی بفێنکتر بێنم کرشترە دەسێ ماشەکەم خوارە بەڵا لابدا ئەی تۆ چی دەوێ سەر خڕ سەرخڕ ئەو قورئانێ سەرخڕ مام حاجی ناوە چی بوو؟ یا ناو بۆ چییە؟ بە حەزم ناو من ناوی من ونە ئەبێ ناوی من ون بێت چونکە وایە ئینم وایە یەخوە لە دەسێ ماشەکەم بەیواز چی تۆ بەیوای ببی بەرچی بەم خەڵکە کە ئاوا ناویانەی تو ئەیانەی بە تەلەڤیزیۆن و حیزب و ئەمە بۆ ئەوەیە بۆ نمونە کە خەڵک بزانێت تۆ تا چەندێک هیلاکەبی تا چەندێک دەستێکی ماندوو ئەم ناوە پا ئاکاتەوە بۆی خەڵک بزانە سەرەتەبەیەکی لێ تۆ بزانە هەست سەرەتەبەیەکە بینی بەخوا ئەو ساڵێک کاتم 5 ساڵە من لێرام 9 کیلۆ سەرەتەبەم دەم منتیقەیە کۆ کردەوە هەر وەڵڵای کابرایەکی لێ وەچوونی و ژێر خۆڵەیا بوون نەبامە هەم بەرزەکانیشم کردەوە بە پارتە بۆ ئەو سەرێت تا کادیلان بڕوا ئەوە بەڵێ ئەی بینم یەخۆ لە ساغ بێ وەرە لە شمە ساغە بێ ساغ نەبێ یاخوا بە تۆتیا بێ خەڵق ڕەفیقی من سابتە وانە خەڵات چواران و لەسەر لا ئەڕوا و بە قوربانە مانگی ملیۆنی لێ گۆرە درێ و ماریدەم 49 یەخوە لە ساغ هەروە حەزەکە وەرە چین بۆ تەدریبە چین تەدریبەکەین بڕۆین
بخوای مش حاضر ما بڕۆیت ئاخە بە پێنیان نابێت تەدریت ئەبێت زانزێ زوو سەرخڕی ئاوال لەگەڵ ئابێ سەخڕەشی دیابێت من تەدریدی تێ بکە بەرەی کوژم بە بخۆڵم بەس